زەلا مەناسب لەم سوێمانە سوێنی خواردووە لە پرسێکاوتی مامۆسا خوا ئاگادارە برازامی لێ نایناسم برازای خۆی ئێوتم باشە بۆچی وتی برازنم نایڵێ کەی بایەوە ماوە خەڵکات و توی خەڵکە ئەی برازاکەم نایناسم یا مەسەڵەن برادێک پوری ئەمری خوای کردبوو خۆشەویستێک و جەنابتانی پرسی ئەرە مەسەڵەن بۆ نمونە وتێتی ئەرێڵێ مەلاوشار پوری مردووە یانی برای من وا بڵێ بڵێ چی وەڵا وا هەڵێن تۆ پورە ببرێ یانی بڵێ وا ئەڵێن کە پورە مردووە یانی ئەمە ئەو پەڕی دواکەوتنە ئەو پەڕی بێئاگایە لە فەرمانی خوا ئەو بێئاگایە لە فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو پەڕی بێئاگایە لە قیامەت چون ئەگەر ئەها پێغەمبەر گیان صلی الله علیه و سلم بۆی داناوین کە ئێمە سیلەی ڕەحم و سۆز بگەین بێک هەمووی بە چاکە و بە ئەحسان بۆمان دەدرێت لە قەڵمەها فەرمودەیەکی پێغەمبەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێ من دێم بۆ خزمەتی کاک شێفاتێ خوای گیان فریشتەیەک لە شێوەی مرۆڤ دەنێر سەرەکەمە مەلاوشار بۆ کوێ چێرم بۆ لە خزمەت کاک شێفاتێ ئیشی چیە پێی وەڵا هەر سەردانێکێکم ئیشی پێ نییە نە ئەو ئیشی بە تۆ نیە نە ئەی بۆ چی لەبەرخوا فەرمووی دە من مژدەی بەهەشتت دەیەمێ مادەم تۆ لەبەرخوا ئەو برایە ئەو خوشکەوە کەس و کارە بەسەرەکەیتەوە کەواتە ئەمە عیبادەتە یعنی خەڵک بە کەمی نەزانێ ئەوە دێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر تۆ لە بەیانیە بچی بۆ لە نەخۆشیە هەتا ئێوارە 70000 مەلایکەتی خوا دوعای خێرت وەکە ئەگەر ئێوارە بچی بۆ لە نەخۆشیە هەتا بەیانی 70000 مەلایکەتی خوا دوعای خێرت وەکە من لەم ژیانە پێویستم بە تۆیە لە ڕووی دەرونیشەوە